بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ئێستادا لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناوچەکەدا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە ئەزمموی خۆتەوە بە پێی ڕوانینەکانی خۆت وەکو کەسێک کە قاڵبووی نیە و سیاسەتی ڕەوشی کورد ئێستا چۆن دەبینی لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناوچەکەدا؟ ڕەوشی کورد باجارە لە باشووری کوردستانەوە دەست پێ بکەین. پێشەکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران و بیسەران. بێگومان ڕەوشی کورد کێشەی زۆرە ئێستایان لە باشوور کێشەی هەیە، لە باکوور لە ڕۆژە لە هەموو لای کێشەی هەیە. بێگومان قسمێکی خەتای کووردە، قسمێکیشی خەتای دەوڵەتانی دەرەوە و ئەو وەزعی کە هەیە و ئەو جۆغرافیی کە هەمانە کە عاسی کردوین لە بین چەند دەوڵەتێ ئەو دەوڵەتانەی چیان دۆستی ئێمە نین. بەڵام باسی باشوور بکەین ئێستا کێشەی سەرەکی بەلای منەوە ئەوەیە کە نزیکەی ساڵێکە هەڵبژاردن کراوە، بەڵام تا ئێستا پەرلەمان کۆ نەبووتەوە. ئەوە شتێکی سەیرە، یعنی عادەتەن لە هیچ وڵاتی ئەمە ڕوونادا بێ پەرلەمان ئەگەر بیانەوێ کێشەکان چارەسەرکەن بە زووترین کات کۆ ببنەوە و حکوومەتێ دروست بکەن و ئەو حکوومەتە خەریکی چارەسەری کێشەکان بێ، لەگەڵ بەغا کە ئێستا کێشەکان چارەسەر نەکراون بەتابەتی کێشەی موچە و کێشەی تریس. لەبەرەوە من ئومێدەوارم کەوا یەکێتی و پارتی تاخیر نەبن لەوە زیاتر، بتوانن پەرلەمانەکە دابنیشێنن و حکوومەتەکە دروستکەن و ئەو وەختە سەرۆکایەتی ئەو حکوومەتە بچێ لەگەڵ حکوومەت لە بەغا گفتوگۆ بکە، نەک تەنها شاندی ینی فەنی وەکو ئەڵێن یاخود خەڵقی تەرپچەو بێت بۆ ئەوەی بزانن چونکە قەزیەی موچەکەش و پەیوەندیمان لەگەڵ بەغا بۆ بە شتێک سیاسی و پێویستە سیاسیەکان خەریکی بن و بە ناوی حکوومەتەکەەوە کە هەردوو لایتیا بێ و هەموو لایەنەکان ئەوانەی کە بەشدارە بن لەو حکوومەتە وەکو منەبیم، چووە تا ئێستا زۆر هاتوچۆی بەغا کراوە، کێشەکان چارەسەر نەکراون، بەتابەتی کێشەی موچە کە زۆر گرنگە چونکە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە، پەیوەندی بە بازارەوە هەیە، پەیوەندی بەوە هەیە کە ئەو خەڵقا ناتوانێت بێموچە بێت چەند مانگێ لەسەر یەک و تا ئێستاش ئەگەر چارەسەر نەکرێ ممکنە موچەکانی ئایندەش کێشەیان تێبێت تا سەری ینی کۆتای ئەم ساڵەیە. باشە دکتۆر، باسی لەوە کردوتێت یعنی ئەو پەرلەمان ئەو ئایتر دەبێ بە ساڵێک لە مانگی دەیە کە هەڵبژاردن کراوە بەڵام پەرلەمان دەست بەکار نەبووە. عاقیبەت ئێمە چۆن دەبینی؟ ینی ئایا ئەمە ئاساییە ئەوە ساڵێکی بەسەردا تێدەپەڕێ و دەست بەکار نەبوونە و شارێک لێ بێباکیش دەبینی؟ نەوەڵە ئاسایی نییە، و ئەگەر هەیئەتێکی قەزایی سربەخۆ هەبێ لێرە پەرلەمانەکە هەلەکە، ینی ئەتیبارەکە چۆن ساڵێک تا ساڵێ ناتوانێت کۆبێتەوە لەسەر چی؟ یعنی زۆر سەیرە کە ناتوان کۆبنەوە، بەلای کەمەوە سەرۆکایەتی خۆیان هەڵبژێرن، فکر لە دروستکردنی حکوومەتەکە بکەنەوە، نابێ بەو شەکەڵە بمێنێتەوە ساڵێکە نزیکە بێتەوە لە ساڵێک هەڵبژاردن کراوە و پەرلەمان نییە. ئەمە نابێ، ئەمە شتێکی متأکیدم لە ڕووی قانونیە و ڕاز نییە و ئاساسی نییە، بەڵامی تر بەداخەوە ئێمە ڕوبەڕوو ئەمە بووینەتەوە ئێستا. باشە دکتۆر، باس لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کردوتت بەشێکیان سیاسین. ئێستا بەغدا وای دەبینێ کێشەکان کێشەی تەکنیکین، هەرێم ئەوەندە داد نانێرێ و ئەوەندە نەود نانێرێ و دەی ئەم نووسراوەی نەکردووە و ئەمەی نەقسە و بە بڕوای تۆ بە ئەزمموی تۆ ئەوە چەندین ساڵێمە لەگەڵ بەغدادا خۆر کێشەمان هەیە. ئایا کێشەی ئەوان لەگەڵ ئێمەدا کێشەی تەکنیکیە، کێشەی ڕقەم و حساب و کتابە، یان کێشەی سیاسیان لەگەڵ ئێمەدا هەیە؟ بەلای منەوە ڕەنگە هەندێک کێشەی تەکنیکی و شتیوا هەبێ، بەڵام لە بناغا کێشەکە سیاسیە. ئەوانەی کە ئێستا لە بەغا حکومەکەن
بە ئەساسی ئێمە چەند ساڵ لە بەغا بووین بڕوایان بە فیدراالی نییە، بڕوایان بەوە نییە کەوا کورد هەرێمیش فیدراالەوە بێ بە تایبەتی حسابی بۆ بکرێ، دەیانەوێ ڕەفتار لەگەڵ هەرێمی کوردستان بکەن وەکو پارێزگایەکی گەورە. طبعاً ئەوە لەلایەک لایەکی ترەوە ئەم مەسەلەی موچە ئۆمانە پەیوەندی بە میزانیەوە هەیە بودجەی وڵاتەکە. ئەوان ئەڵێن بۆ نمونە 12.67 بەشی هەرێمە لەو پارەی کە سەرڤەکرێ لە موازنە. ئەمە ڕاست نییە، دەبێت ئەو پارێ ئەو 12.67 لە هەموو موازنەکە بێ. پاشەوە لەبەر بریسان زۆر سەرفیاتی حاکمە و هیسیادی و ئەمانیان زیاد کردووە، ئەمەش هەموو بەشی هەرێمە خوا تەبعاً لەو ڕایەوە. لەبەرەوە لە ئەساسە ئەو بەشەی کە لە موازنە بۆ هەرێمیان داناوە شتێکی کەمە و لێی بڕاوە و کەمیشە و ناڕاستیشە. جگە لەوە ئێمە کە لە بەغا بووین زۆر مناقەشەی مۆزوعانەمان کردووە کە لە پەرلەمان بووین. وەزارەتی تەختیت پلاندانان دای نابوو کە نیسبەتی نفوسی هەرێم سەی 13.99 یعنی سەی 14. نازانم بۆچی بوو بە 12.67 و کورد موافقەتی لەسەر کردووە. تەوانە ئەمەش ناڕاستە، چووە هیچ تعداد و ئیحسایە نەکراوە تا بزانن نیسبەتەکە چەندە. لەبەرەوە ئەوان ئەیانە بێ ینی ئەو شتانەی هەرێم کەمکەنەوە تا ئەتوانن دەسەڵاتی کەمکەنەوە. زۆر هەوڵیشیاندا و دەستور بگۆڕم بەڵام نەیانتوانیوە، چونکە ئەبێ کۆی دەنگ هەبێ لەسەر ئەوە. و لە عینی وەختیشا ئەبینن مەسەلەن دوێنێ بریار بوو ئەنجومەنی وەزیرانی فیدرال کۆبێتەوە بریار بدە سەر موچە، بەڵام بێ ئەوەی لە کۆبوونەوەکە باسی بکەن سەرک وەزیر ناردۆتی بۆ ئەنجومەنی شورای دەولا کە 50-60 کەسن تەبعاً و هیچ علاقەی بە موچەوە نییە. ئەوە ئەنجومەنی شورای دەولا شتی بۆ ئەنێرێ کە قانونێک یا شتێک کێشەی لەسەر بێ یاخود ناکۆکی لەسەر بێ و اینجا ئەم دارە ئەچێ بۆ ئەنجومەنی شورای دەولا لەوێش خوازان چەند دواکەوێ. ئەمانە هەمووی کێشەن. پێشەوەی ئەم وەزعی ئێستا دروست بێ سوودانی بەعزێ جار نەرم بوو لەگەڵ کورد، بەڵام ئێستا ئەوەش نەماوە چونکە ئینتیخابات لە پێشە، ئەویش قائمەی خۆی هەیە، پێویستی بە دەنگی شیعەکانە و شیعەکانیش ڕازی نین کەوا ئەو حسەی کە حەقی کوردە بدرێ وەکو پێویستە. لەبەرەوە ئەویش ناتوانێت ئەو مساعدەیە بکە. لەبەرەوە بەڕێی من وەزعەکە بەو شێوەیە پێویستی بەوەیەکەوە گفتوگۆی سیاسی لە بەرزترین ئاست لەگەڵی بکرێ، بەڵام پێشەوە دەبێ حکوومەتی ئێرە دروست بێ کە دروست بوو ئەو گفتوگۆیە بکە. باشە دکتۆر، وتە سوودانی پێشتر کەمێک نەرم بوو، ئێستا هەڵبژاردننی لە بەردەمە ینی وەکو پێشوو مامەڵە ناکە. ئایا سوودانی نەرم بوو یان مافەکانی خۆمان بوو پێی دەداین ئێستا مافەکانمان پێنادا؟ کامیانە بە بڕای تۆ؟ مافەکانی خۆمان بوو ئەخر کە ئێسەوامان لاتوە ئێمە کە مافی خۆمان بداڵێن نەرم بوو، یعنی حەقی خۆمانە کە بدرێ، بەڵام ئەو لەمانی کە باشتر بوو. مەسەن کە ئەچووە پەرلەمان لایەن حیزبەکانەوە زۆر تەیدی وەزعیەمەیان ناکرد، بەڵام ئەو باشتر بوو لە حەدێک. بەڵام ئێستا لەم وەختە کە پێش هەڵبژاردنە ئەو وەزعی ئەویش بە شێوەیەکە کە ناتوانێت زۆر بێبرێ یاخود ممکنە خۆی ڕێی گۆڕابێ، کوتلەیەکی هەیە لە ئینتیخابات ممکنە سیاسەتی ئەو کوتلەیە گۆڕابێ، نازانم بە شێوەیەکە. لەبەرەوە مۆزوعەکە بەو شێوەیە و زیاتریش کێشەکە لای ئیتارە. ئەو شیعەکان ئیتاری تەنسیقیان هەیە، ئەو ئیتاری تەنسیقیە بریارەدا لەسەر ئەو شتانە کە شتێکی سیاسیە. لەبەرەوە بەڕێی من ئەوان تا بتوانن لەوە ئەچێ یانێ فشار بکەن لەسەر کورد بۆ ئەوەی مافەکانی و دەسەڵاتەکانی و شایستەدارایەکانی کەم بکەنەوە. و ئێرانیش لەما دەوری هەیە، من دڵنیام ئێران دیسان لەگەڵ بەغا هاوکارە لەو فشارەی لەسەر کورد دەکرێ بۆ ئەوەی
ئەو هێرێمە لە سەڵاتی کەم بێتەوە و لە عینی وەختە شایستەدارەکانیشی کەم بێتەوە جارجاریش بە درۆن لێمانەدەن ئەڵێن ئەزانین کێ لێ داون بەڵام تا ئێستا محاسبەی کەسیان نەکردووە بەداخەوەیان. ڕاستە باشە دکتۆر بابەتێکی گرنگت باس کرد ژەوەی وتە دەبێ ئێمە پێشەوەی مۆفدانە کە دەستنە بەغدا یعنی بێمە حکوومەتەکەی خۆمان دروستکەین پەرلەمانەکەی خۆمان دەست بەکار بێ باشە خۆگەر ئەوەی کە موچەمان بۆ نانێرێ ئەگەر بەغدایە ئەگەر وڵاتی ترە وەکو تۆ دەڵی ئێران دەستی تێدا هەیە ئێخۆ دروست نەکردنی حکوومەتەکە و پێک نێنانی با بڵین پەرلەمان دەست بەکار نەبوونەکەی ئەمە خۆمانین ینی ئەمە بۆ ناکەین. وڵای ئەوە بێت لە دوو حیزبەکە پرسی نازانم منی زۆرم پرسیوە ئەڵێن ئەیکەین و قەرارە مانگین و حەل بێ نازانم حەلە بێیان نا بەڵام بێگومان من ڕێیم وایە ئەو حکوومەتەی دروستە بێ و پەرلەمان سەری ئێرانیش بزێن بچن بۆ ئێران لەگەڵ حکوومەتی ئێرانیش باسی بکەین ئێستا بتەوێ نەتەوێ ئەو کێشانەی لە بەغا هەن لەگەڵ ئێمە دەبێ ئێران دەوری هەیەتیایە لەبەرەوە دەبێت لەگەڵ حکوومەتی ئێرانیش ئێمە باسی ئەو کێشانەی خۆمان بکەین نەک تەنها لەگەڵ بەغا چونکە حکوومەتی ئێران دەورێکی سەرەکی هەیە لە بەغا و بەیەکەوە هاوکارن لەو شتانەی کە هەیە بە تایبەتی دەربارەی ئەو کێشانەی کە لە عێراقا هەیە و بە تایبەتی تریش دەربارەی هەریمی کوردستان ممکنە ئێران ناڕازیە لە هەریمی کوردستان چکە وا تەسەورەکە هەریمی کوردستان زیاد لە حەد بەرەو تورکیا و بەرەو ئەمریکا ڕۆیشتووە و ئێران لەو ڕۆوە ڕەزامەندی کەمە لەسەر وەزعی هەرێم لەبەرەوە گفتوگۆ لەگەڵ ئێرانیش پێویستە و گفتوگۆی لەگەڵ بەغاش لەسەر ئاستی بەرز پێویستە. باشە دکتۆر ڕەنگە ئێستا تەبەن تۆ لە ئەزبوونەوە قسە دەکەی لە واقعەوە قسە دەکەی بەڵام ڕەنگە ئێستا خەڵکێک گوێ لەم قسانە بێ بڵێ حکوومەتکەی هەرێمی کوردستانە پێویست دەکات بچی لەگەڵ وەکو دەڵێ تاران و تورانە قسە بکەی لەگەڵ ئێران و تورکیا و وڵاتانی دەور و بەرا قسە بکەی ئایا ئەمە نەخوێندنەوەی واقع نییە خۆزگەوا بووینە ئێمە حکوومەتەکە خۆمان دروستمان کردایە و کەس حەقی نەبووایە بە سەرمانەوە بەڵام واقعەکە چەسپاوە بە سەرماندا. نەخێر ئەمە وەزعەکە وایە تۆ بتەوێ نەتەوێ جۆغرافیەت بەو شێوەیە و مەسەلەی ئێرانە تووشیە دەبێ حسابیان بۆ بکەیت و لە عینی وەختیشا ئێران و حکوومەتی بەغا هاوکاری یەکن و لەگەڵ یەک ڕێکن لەگەڵ یەک تەبعاً لەبەرەوە بتەوێت نەتەوێت بێت لەگە هەردووچیان قسە بکەیت بۆی کێشەکانی خۆت چارەسەر بکەیت چونکە ئەوەی گرنگە لای ئێمە نەتەنها بەغا بەڵکو ئێرانیش ئەتوانێت دەور ببینێ تەبعاً ئەمەش پێویستە یان شتێک نییە کە بڵێ ناکرێت حکوومەتی خۆشمان کە دروست بوو پاش ئەوەی پەرلەمانەکەوێتە کار دەبێت لە ئاستی سەرەکی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەو ئاستا بکەونە گفتووە لەگەڵ بەغا و لەگەڵ ئێران نەک تەنها شاندی یعنی تەکنیکی بنێرن بێن و بچن و ئەوان لەگەڵ احتێرام بۆیان کە قسووریان نەکردووە بەڵام بەوان حەل نابێت چونکە کێشەکە لە بناغا لایەنێکی سیاسی دیاریەیە. باشە دکتۆر بەڕێزت کوردت لە زۆر قۆناغدا بینیوە ئەم قۆناغەی کورد چۆن دەبینی؟ وڵای ئەم قۆناغە یعنی وەکو وتم کێشەمان زۆرە هەندێکیش خەتای خۆمانە هەندێکیشی خەتای دەوروبەرمانە ئەم دەوڵەتانەی دەوروبەرمان و تەبعاً لەگەڵ بەغاش ڕژێمی بەغاش خەتای زۆرە لەو بارەیەوە خۆشمان خەتامان هەیە تەبعاً وەزعی تورکیا مەسەلەن لەگەڵ ئەوەی کە ئۆجەلان حیزبەکەی خۆی حەل کردووەوە ئامادەیە چەکدانێن لە هەموویە بەڵام تا ئێستا تورکیا هیچی نەکردووە لیژنەیەکیان دروستوە 51 کەس تا ئێستا نازانی چی ئەکەن بەرامبەر بەوە ئایا ماف بە کوردەدان ئایا ئامادەن ئەو حیزبەی کە حەل کراوە بە شێوەیەکی یاسایی وەکو حیزبێکی مەدەنی ئیشبکە لە تورکیا ئەوەش ڕوون نییە. لە ئێرانیش مەشاکل زۆرە خۆتان دەزانن ڕاستە هەموو عالم ئێستا دژی ئێرانە و بە ئەمریکا و بەلایەنیکەوە بەڵام حسابێکی وا بۆ کوردی ئێران نەکراوە وەکو پێویستە
لەبەرەوە کورد بەگشتی کێشەی هەیە بێگومان فەرموو لە سووریا تەماشاکەن ئەحمەد الشەرع هاتووە ئێستا بۆ بە ڕئیس جمهور نەکەس هەڵی بژاردووە نەکەس سای بۆ کردووە خۆی پێش ئێستا ئەرهابی بووە ئێستا بۆ بە ڕئیس جمهور ئەو ئاعتراف بە مافەکانی کوردی ڕۆژاوا ناکە و ئەو هەموو کێشەیان بۆ دروستەکە لەوەی کە ئێستا هەیە نایەوێت کێشەکانیان چارەسەر بکە لەبەرەوە بەڕێی من کێشەمان زۆرە کەم نییە بەڵام ئەگەر خۆمان یەکگرتوو بین و ئەو کێشانە حەلکەین پەرلەمانێک و لە عینی وەختە حکوومەتێ دروستکەین و پەیوەندی لایەن یعنی بەشەکانی کوردستان باش بێ ینی باشوور لەگەڵ باکوور و لەگەڵ ڕۆژاوا و لەگەڵ ڕۆژهەڵات ئەتوانین دەورێک ببینین چکە کورد گرنگە نفوسی زۆرە و هەمێتی زۆرە بەڵام بەم شێوەیە کە ئێستا هەیە زۆر ئەو یەکگرتنە نابینم لەبەرەوە کێشەمان هەیە و لایەنەکانی دەوروبەریشمان ئەو کێشانە ئەقۆزنەوە و بە پێی بەرژەوەندی خۆیان ڕفتای لەگەڵەکە باشە دکتۆر زۆر جار ڕخنەیەک لە شۆڕشەکانی کورد دەگیرێت دەڵێن کورد یەکگرتوو نەبووە هەمیشە کورد ینی جۆرێک لە دووبەرەکی تیا بووە خۆخۆری تیا بووە ئایا ینی ئەمە داوایەکی ڕەوایە مە بڵێن کورد دەبێ هەمووی یەک بێ یەک بیرکردنەوە بێ یەک ئاراستە بێ وەکو دەڵێ یەک دەنوک بێ یان ئاساییە لە نێو شۆڕشی میلەتانیشدا ئەم ڕاجیاییە هەبێ ئەم جیاوازیە هەبێ ئەوەی کە تۆ بینی و تا و ناکۆکیە ینی ئاساییە ئەوی من بینیومە لەو ئەزمونەی خۆمان کە لە نیو سەدە زیاترە کورد سێ کێشەی هەبووە هەمیشە کێشەی یەکەم جوغرافیای کووردە جوغرافیاکەمان بە شێوەیەک خستوینێتە بینی سێ دەوڵەتەوە چوار دەوڵەت هیچیان دۆستی ئێمە نین و کێشەمان بۆ دروستەکەن و هاوکاری یەکیشن دژی مافەکانی ئێمە دووهەم کۆمەلگای نێودەوڵەتی دەوڵەتانی گەورە دەوڵەتانی دەرەوە ئێمە دیومانە لە شۆڕشی ئەیلول پاش شۆڕشی ئەیلول ئێستا ئەو ئیحتیمامیان بە کورد نەداوە ئەتیبارەکەن ئێمە بەشێکین لە عێراق ئەوی تر بەشێکە لە تورکیا ئەوی تر بەشێکە لە ئێران ئەوی تر بەشێکە لە سووریا بە تایبەتی شتێکیان بۆ کورد پێ نییە وەکوونەتەوە ئێمە بەشێک لە وڵاتانە حسابەکەن و معاملە لەگە ئەو وڵاتانەکەن و مەساڵحیان لەگە ئەو وڵاتانە گرنگترە لە مەسەلەی کورد سێ هەمیش ئینجاهی خۆمان یەکنەگرتنە یعنی یەکنەگرتنی ئێمە یەکەم نییە ئەو خاڵین تریش تاسی زۆر هەیە بەڵام تەبعاً یەکنەگرتنەکە بۆ بەهۆی ئەوەی لاواز بین ئێمە مادەم کە لاواز بین ئیتر ئەهەمیەتمان کەمتر ئەبێ کێشەمان زیاتر ئەبێ توانای چارەسەرکردنی کێشەمان کەمتر ئەبێ لەبەرەوە چەند بتوانین یەکگرتوو بین کە ئەمەیان بەدەست خۆمانە ئەتوانین ڕۆڵمان زیاتر بێ و توانای چارەسەری کێشەکانمان بە پێی بەرژەوەندی ئێمە زیاتر بێ باشە دکتۆر ئێمە بۆ خۆمان دەتوانین ینی چی بکەین ینی چۆن دەتوانین ئەم سەرڕای ئەو واقع سەرڕای ئەو جوگرافیایی کە ینی مەحکومین پێی تازە بۆکو دەڵێ لەو جوگرافیاین ینی بەدەست خۆمان نییە دەتوانین چی بکەین بۆی بەسەرم بربەستانەدا زاڵ بین ڕابردوودا چی کراوە ئایا بۆ ئایندە دەتوانین چۆن بین لە ڕابردوودا تەبعاً بە مەحسی باشوور بکەین ئێمە کە لە بەغا بووین ئەو وەختە خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال سەرۆک کۆمار بوو و لە عینی وەختا کاک مەسعودیش بەعزێ جارە هات بۆ بەغا زۆر جاریش لە نووسینەوەی دەستور و ئەوانە و ئێمەش کە لە ئەنجومەنی حکم لە پاشا لە پەرلەمان بوو یەکگرتوو بووین هەموو یەکگرتووە هەموو حیزبەکان ناکۆچی نەبوو لەبەرەوە کورد قورساییەکیە بوو هەمبێتێکیە بوو تەبعاً ئەمە تاسیریە کرد لەوەی کەچیمان دەزەکەوێت لە بەغایە دەست ناکەوێت تەبعاً ئەمە گرنگە لە عینی وەختا بەڕێی من ئەوە تاسیری هەیە ئێستا ئەو یەکگرتووێ وەکو پێویستە نەماوە و لە عینی وەختا ڕاوێژ لە بینی حیزبەکانی شا زۆر نییە بۆی بزانن چی بکەن و چی نەکەن یەکێک بەتەنها ئەچێ بۆ وڵاتانی دەرەوە ئەوی تر بەتەنها ئەچێ بۆ ئێران یەکێ بەتەنها ئەچێ بۆ تورکی ئەمە نابێت ئەگەر هەموو بەیەکەوە وەکو میلەتێک
ڕفتار بکەن و بەیەکەوە هەر کەسە حیزبی خۆی هەر یەکە ڕێی خۆی بەڵام بەیەکەوە لە بەرژەوەندی کورد یەکگرتوو بن و بە یەکگرتووی قسە لەگەڵ هەموو لایە بکەن قورساییەکیانەوێ ئەتوانن بەلای کەمەوە هەندێک لەو مافانەی خۆیان مسۆگەر بکەن بە تایبەتی لە عێراقا کە دەستور مافەکانی ئێمەی نووسیوە بەڵام جێبەجێکردنی نابینین. باشە دکتۆر ئاماژە بۆ کرد سەردەمانێک بۆ نمونە سەرۆک مام جەلال لە بەغدا بوو، کاک مەسعود لە بەغدا بوو، ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئێوە ئەندام بوون لەوێ هەمووەمانە کانی مێژوو کرد بوون سیاسەتمەدار بوون قاڵبووی نێو سیاسەت و ئەوەی کە هەبووە لە مێژووی ئەم وڵاتەدا. ئێستا بەرەو هەڵبژاردن دەچین کاندیدەکان دەبینین لە هەموو حزبە جیاوازەکان ینی چۆنیان دەبینی ئەوەی کە دوور بە دوور تۆ هەمووانەی کە دەیان ناسی ئەوانەی کە دوور بە دوور ینی ئایا پێدوانێ پێویستە خەڵکانێک لێ بن کە قاڵبووی نێو سیاست بن شارەزاییان هەبێ پێویستمان بە خەڵکی شارەزایە لە بەغدا بێ زمان جان بێ ئەزمموی هەبێ ئەزمموی سیاسی هەبێ. بێگومان کاندی دەبێت بەو شێوەیە بێ بەڵام من بەڕاستی زۆر بە دوای ئەو هینا نەچوم بزانم کێ کاندیدە و چۆنە بێ بەو شێوەیە بەڵام بە قەنەعەتی من گلەی زۆرە لە کاندید وشت بەعزێ کەس ئەوی جۆمان لێوێ گلەی یەکەنە ئەو کاندیدا بەکەڕک نایە کاندەکەی ترتوانای نییە ئەو عەرەبی نازانێ ئەوە هین گلەی هەیە طبعاً بەس من بە وردی بە دوایە نەچوم تا توانم ڕێی خۆم لەو ڕۆ بدەم بەڵام بەڕێی من حەقە یەکێکە لە پەرلەمان بوو مەسەن لە بەغا ئەگەر وەزعی باش بوو 4 ساڵ بە باشی ئیشی کرد نابێ بیگۆڕن هەموو 4 ساڵ ئەیگۆڕن و خەڵقی تازەیەنن چونکە ئەتا تازەکە فێرە بێ ئەوە زۆریە بێ لەبەرەوە ئەوی کە لە وڵاتانی دەرەوە خەڵق هەیە عوزوی پەرلەمانە 8 دەورە 7 دەورە لەوی پەرلەمانە هەرە مێنێتەوە چونکە توانای هەیە و باشە بەڵام لای ئێمە ئەڵێن وەڵا بەنۆبەتە ئەم وێنن ئەو لا ئەبەن تا ئەم فێرە بێ ئەوی تری لەبێ لەبەرەوە لەو ڕۆ بەڕێی من زۆر بەوردی ڕەفتار نەکراوە یعنی کاندیدەکانمان بەو شێوەیە کە ڕەنگە نەتوانن وەکو پێویستە بەرەنگاری ئەو وەزع و کێشانە بن. باشە دکتۆر دوا پرسیارم لە پرسیارێکی کەسیە بۆ خۆت سواز بخوا دەتبێنین تەندروستیت باشە و ئاگاداری وردەکاری ڕووداوەکانی ڕۆژانەشی ڕۆژانەی خۆت بەچیەوە بەسەر دەبەی و باس لەوە کردانی ڕێزت قاڵبووی نێو سیاسەتی ئەزمونێکی زۆرە هەیە بیرەوەریەکانی خۆت نووسیوەتەوە هەموو بیرەوەریەکانت ینی لە سەرەتاوە تا ئێستا هەگا. والله من دانیشتوم طبعا بڵێن خانەنشینین لە ڕووی سیاسیشەوە خانەنشینین چونکە خۆ ئێمەش کەس پرسێکی بێمە نەکردەوە بڵێ چی بکەین چی نەکەنەوەە بەڵام هەمی خەریکی خوێندنەوەم خەریکی خەڵقبینێنم خەریکی ماڵ و ناڵی خۆمم بەڵام بیرەوەریەکانیشم بڵێ نووسیوەتەوە و ئینشاءڵڵا هەوڵ دەدەم بە زووترین کات دەرچن بیرەوەریەکان بە کوردی و بە عەرەبی و هەوڵ دەدەین بە ئینگلیزیش هەندێکوانە بێ. یەک بەرگە قەبارەکەی گەورەیە چونکە ڕێزت زیاتر لە نیو سەدە لە خەبات وەڵی ئێمە سەرمان بە هەموو کونێکا کردووە خۆ دەزانی ئەو 50 ساڵە ئیتر هەمووی وەکو پێویستە هەوڵ دەدەین چی مادیوە و چی کراوە و چۆنە و کامێ ڕاستە و کامێ ڕاست نییە بینوسینەوە تەمان خەبارەکەی گەورا بێ نازان بزەبت چەنە بێ بەڵام ڕەنگە خەبارەکەی بچووک نەبێ. لەم ساڵدا چاپ دەبێ یان دەکەوێتە ساڵی ئایندە؟ وەڵای ئەویان نازانم ئومێدەوارم لەم ساڵە دەرکەوێ بەدەگەل لەم ساڵەشا دەرنەکەوێ ساڵی ئایندە بێگومان دەرەکەوێ ئینشاڵڵا. ئینشاڵڵا بە هیوایەوە هەمومان بیبینین هەروە تەندروست و ساغ و سەلامەت بی دکتۆر زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ خوێندنەوەکانت و شیکاریەکانت بۆ دۆخەکە زۆر زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی